بەڵێ سڵاوتان لەبێ بە دیاریکراوی من ئەبێت لەوێت لەسەر بابەتی پێکهێنانی لیستی هاوبەش یاخود هاوپەیمانەتی هاوبەش بۆ حیزبە کوردستانەکان لە کەرکووک زانیاری بکەم یاخود زانیاری بدەم یاخود قسە بکەم. دیارە بە دیاریکراوی حیزب لایەنە سیاسی کوردستانەکان بەشێکی زۆریان لە کەرکووک ماوەیەکی زۆرە چەندین کۆبوونەوەیان ئەنجام داوە بۆەوەی کە لە کەرکووک هاوپەیمانەتیەک دروست بکەن بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بەڵام تاوەکو ئێستا و پاش چەندین کۆبوونەوە نەیانتوانیوە ئەو هاوپەیمانەتیە دروست بکەن لە کاتێکدا تەنها ماوەیەک هەفتە ماوە بۆ پێشکەشکردنی هاوپەیمانەتی لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان. دیارە پارتی دموکراتی کوردستان بە دیاریکراوی لە دوای ڕەداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە لە کەرکووک نییە، بەڵام بۆم هاوپەیمانەتیە حیزب لایەنە سیاسیەکانی کەرکووک کە بەشێکی زۆریان لە کۆبوونەوەکاندا بەشدار بوون ڕاوێژیان بە پارتی کردبوو بۆ دروستکردنی ئەو هاوپەیمانەتی و پارتیش پشتگیری ئەوانی کردبوو. جیاواز لەوانەوەی نوێ هەر لە سەرەتاوە لەگەڵ ئەو هاوپەیمانەتیە نەبووە، لەگەڵ ئەوەدا نەبووە، لەگەڵ ئەو حیزبانەی کە لە کەرکووکە هەن هاوپەیمانەتی دروست بکە. ئەمە لە کاتێکدایە هاوپەیمانەتیەکە کە ئەوەکو ئامادەکاری بوو ئەکەن یاخود ئەوەی کە چەندین کۆبوونەوەیان ئەنجام داوە لەسەری تاوکو ئێستا لەسەر لۆگۆ و ناو هاوپەیمانەتیەکە ڕێکەوتون. پێشتر حیزب لایەنە سیاسیەکان کە بەشێکی زۆریان لە 14 پارتولانی سیاسی کەرکووک پێک دێن باسییان لەوە کردبوو کە بۆ ئەوەی کە لە کەرکووک زیان بەرنەتەوەی کورد یاخود لایەنی کوردی لە کەرکووک نەکەوێت ئەوان کار بۆ دروستکردنی هاوپەیمانەتی دەکەن، بەڵام تاوەکو ئێستا پاش ئەنجامدانی چەندین کۆبوونەوە هاوپەیمانەتیەکە جیاواز لە بابەتی هەڵبژاردننی لۆگۆ ناوی هاوپەیمانەتیەکە هیچ ڕێکارێکی تر یاخود میکانیزمێکی تری هاوپەیمانەتەکە دیاری نەکراوە. مە لە کاتێکدا کە کەمترین ماوە بۆ تۆمارکردنی هاوپەیمانەتی لە کۆمیسیۆن لە کەرکووک بە شێوەیەکی گشتی لە 94 هاوڵاتیان کاتی بایۆمەتری دەنگدانیان وەرگرتووەتەوە و لە کەرکووک تێکڕای ئەو کەسانی کە بەشداری هەڵبژاردن یاخود مافی هەڵبژاردنیان هەیە 1,700,000 کەسە. هەموو ئەمانە باز لەوە ئەکەن کە کورد لە کەرکووک ئامادەکاری بەوە ئاکات کە 6 کورسی پەرلەمانی بەدەست بهێنێت، بەڵام بەو پێی کە تاوکو ئێستا هاوپەیمانەتیەکەیان ڕانەگەیاندەوە کاریان لەسەر نەکردووە. ئەمە وای کردووە کە لایەنی عەرەبی و تورکمانی بە شێوەیەکی گشتی هاوپەیمانەتی دروستکەن. تورکمان بە دیاریکراوی لە کەرکووک تاوکو ئێستا 24 کاندیدی ئامادە کردووە و ڕادستی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی کردووە بە یەک هاوپەیمانەتی بەشدارە بێت. ئەوە دیار نییە کورد لەو هاوپەیمانەتیە دروست ئەکات یاخود بە فرەلیستی و فرەحیزبی بەشداری هەڵبژاردنەکانە بن. بەڵێ سۆران سپاس بۆ خستنەڕووی تەواوی زانێرەکان.